لە سەرەتای دەستپێکردنی یاریەکانی پاڵەوانێتی یۆرۆ لە کارگەی کلتور لە شاری سلێمانی کوردسات گەورەترین شاشەی بۆ چێژوەرگرتن لە یاریەکان دروست کرد کە هەر لە ڕێوە زۆرێک لە هاوڵاتیان و هەروەها کەسایەتیەکان و هەروەها هونەرمەندانیش سەردانی فستیڤاڵی گۆڵیان کرد و لە نزیکەوە ڕاو سەرنجی خۆیان لەبارەی فستیڤاڵی گۆڵەوە وت. سارانەوە خەریکی باشم ڕای زۆر برسیم بوو دراتم بۆ ئێرەوە یاپراخی سەڵقە و گەڵامێ و بریانی و واردنیان زۆر خۆش دەستان خۆش. کورسات ماڵی هەمووانە هەمومانیان کۆ کردووەتەوە بۆ ئەم خولەی یاریکردنە بۆ هەنە یاری تایبەت تەبعاً من ئیتالیا بوومەوە هەرزوو دەرگرا جا بووم بە کریستیانۆشم خۆشەوێ سەریەویشتم خوارد دەرکرا سەمشەوە ئیسپانیا وا سەعاتەیە بڵین دە یاریەکە دەست پێەکە ئەو دوو سەعاتێکی ماوەیە بیت مشوری خۆت بخۆی زۆرشم برسی بوو بەس کە ئیتێرە هەموو شتێکی لێ ینی زیاتر خواردنانەی کە لە فستیڤاڵی گۆڵ حەزەکەی تاقیکەیتەوە کاک بێسەران چی؟ من خۆ دەزانی من نەوسنم هەموو تاقی کردوتەوە هەر لە فاسفود و هەر لە کوردەواریەوە هەمووی ئیشی بڵێن وەرزش لەگەڵ هونەرا زۆر نزیکە بەرەوەی تیموەرکە بە گروپ کارەکەین زۆر ینی نزیکین لە یەکترەوە و ئەم جۆرە چالاکیانە لە ناو شارە ئەوەی تر ڕازاوتر و جوانتری ئەکات و لێرە بەر کۆمەڵی خەڵکەوتوی کە ڕۆژانە بەری ناکەویت تێگەی و بەرامبەریشی ئەوەستیتەوە لەبەرەوەی لەبەر تیپەکەت نەکوان خڵاسە لەبەر شتی تر لێرە پێ ئەەکەنین هەیە تایە ئەگری هەیە هاوارەکار هەیە ئاگای لە خۆین ینی کۆبوونێکی زۆر جوانە. سڵاو لەوێ کاکچێنەر وەکو هونەرمەندێک تا چەند شەوانەی بۆ یاریەکانی یۆرۆ و سەردانی فستیڤاڵی گۆڵەکەی. سەرەتا سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسات کە ئەم کەشە جوانەی ڕێخستۆ بۆ گەنجان لەناو کارگەی کولتورە. ئێمە وەکو کارگەی کولتور زۆر کە پێشنیارم پرۆژەیان بۆ کردین بە خۆشحاڵی و قبوڵمان کرد و لەگەڵیانە بە هەمانگی توانیمان ئەم شێوازە تاقیکردنەوەیەکی تازی ناو کارگە بکەین بەڕاستی ئەتوانم بڵێمە شێ بۆ لە پرۆژە جوانە سەرکەوتووەکان. هەڵبەت منیش ناڵم هەموو شێک بەڵام زۆربەی شەوەکان لێرە ئامادە بوو تۆپی پێش ئەتوان بڵم چێژێکی تایبەتیە لە شیانی هەرێک لێمە من خۆمێکێکمڵانی بەردەوام متابعە یاریەکەم ئەم ساڵ جیاوازتر خۆشتر جوانتر ئەم لەبەرەوەی لەناو کارگەیە بوو هەم جیاوازتر لەناو لەگەڵەوە گەنجە جوانانەیە لێرە توانیمانە سێری یاریەکەم. ئەتوانین بڵێن کاتێک هەر ئینسانێکی تر هونەرمەند بێ ناهونەری بێ هەر بوارێکی تر بێ لایەنی ئینسانیەکەی زۆرتر بێت لە هەر شوێنەکە بێتوانە سەریکە بەڵام خۆشبەختانە لێرە هەموو تەبەقەچینێکی لە مناڵ لە گەورە لە هونەرمەند لە کەسی تیاتی هەموو برادرانی خۆمانە بینین لە هەمووی گرنگتر پۆینتەکەی کۆبوونەوەی خەڵکە لێرە بە هەموو تەبەقەکانەوە بۆیە هیوادارم دایمە چاڕۆیشتی جوانتر لە کورساتەکەین ڕۆژەی باشتر و جوانتر لەگەڵ ئێمە وەکو کارگە و هەم وەکو شخصی خۆمچێنەرە کات بتوانین هاوکارە بین بۆیە بتوانین زۆرترین چێژ بە گەنجەکانمان بەخشین. تا چەند کاتێک و هونەرمەندێ سەردانی ئێرە و کردووە بەشێک لە هونەرمەندان لێرە بینیوەتەوە لە فستیڤاڵەکە ئایان بینمەوە کەم تا زۆران بینم بەڵام میوادارم بێن ینی هونەرمەند لەگەڵ خەڵکیانی ئاسایی هەمومان مرۆڤین ئەو گرنگەوە چێشەکە وەرگرین نانی تۆ ئەوەی کە لێرەی بینی لە ماڵۆ نایبینی ئەو چێش و هات و هاوار و دڵخۆشی و ئەو دڵناخۆشی لێرەی بین لە ماڵۆ نییە بۆیە داوا لە هەموو کەسێکەکەم ئەم یاریانەی ئاخر زۆر تایبەتر هیوادارم هەموو لایە. سڵاو لەوێ کاکاروان وەکو هونەرمەندێک ئەم هەنگاوی دەستگای میدیایی کورسات بەکردنەوەی فستیڤاڵی گۆڵ چۆنە بینی؟ ئەم ستۆریۆ جوانە و ئەم فستیڤاڵە گەورەیە بەڕاستی زۆر جێگای خۆیەتی چونکە زۆرێک لە گەنجانی ئێمە ئەمڕۆ بینەری تۆپی پێن و بینەری زۆر لە کایەکانی تری هونەر و ئەدەب و وەرزشن. وەرزشیش بە تایبەتی بینەرێکی خۆی هەیە و بە بۆچوونی من ئەبوو کورسات ئەمە بکاوە کە کردو شێتی بەڕاستی جێگەی دەستخۆشیە زۆر ستۆریۆکەم بینی زۆر دڵخۆش بووم هەستم کردە چۆن پرۆگرامەکەی خۆم بە جوانی پێشکەشە کرد هەستەکەم ئەم پرۆگرامەشێکی لە پرۆگرامەکانی تر کە خۆم کارم تیا کرد بێت دڵخۆشم بەڕاستی. کاکاروان هەڵبژاردەکەی خۆی هێشتا لە ناومەوە؟
بینەری یاریەکانی یۆرۆم کەم تا زۆرێک و من دڵخۆش بووم بۆی کە ئیتالیا جامەکە باتەوە بەداخەوە نەیبردەوە چونکە بەڕاستی ئیتالیا فرقەیەکی هەمیشە جوان بووە. ئێستاش پێم خۆشە ئیسپانیا بیباتەوە بەڵام فەڕەنساژێکێکە لە تیپەیتر عینادەکان بەڕاستی یەکێکە لە تیپە بەقۆتەکان کە من هەمیشە وتومە ئەگەر بتوێت لە فەڕەنسا بێتەوە ئەبێ یاریزانی زۆر عینادە پێ بێ بۆی لەگەڵ فەڕەنسا بتوانانی یاری بکەیت. بەتەنها خۆت نیت هاندەری زۆرێک لە فرقەکانی کە ئەبینی و چێژ لە خۆشی دەربڕینەکانیان ئەبینی و ئەبینی هەر کەسە و هاندەری لایەکە مناقەشەکان دروستە بێ لە نێوان کەسەکانە مەسەلەن تۆ لەسەر فرقەی خۆت مناقەشاکەیەکی کە ڕازی نیە بۆ مناقەشەکەی تۆ یعنی ئەم پێکەوە کۆبوونەوانە زۆر جێگای خۆیەتی وە ئاشنایەتێکی جوانیش لە نێوان هاندەرانی تۆپی بێ دروستەکە. من ئومێدۆکەم کورسات هەموو ساڵێک وە بەردەوام ئەم کارە ناوازانە بکە کە هەمیشە بەردەوامیش کاری ناوازانە.